بانگەی زەند بیرۆ ئەوە نووسراوخانەکەمە نزیکەی 500-600 کتێبی تایە، بەڵام ینی یاسای دەی دەنێنراوە. کتێبەکانی خۆم ئەمە کتێبی خۆمە، جۆگرافیای کوردستان، خەرمانشارە، ڕەوانە گەشتی زەند، ئەوانە کتێبی خۆمن، ئەمە کتێبی خۆمن، ئەوانە هەمووی کورد نەژاد و پەیوەستەجی لەگەڵ قانعی بلیمەتە لە پەرسیەوە کردومانە بە کوردی. من ناسراو بە کەریم زەند لە عەشیرەتی زەنگەنە و سیا مەنسووری چوگینی هەموو کە لە بەرەبابێکن چنگیان کە پایتەختەکەمان چنگیانە. لە ساڵی 1925 لە گەڕەکی مۆڵکەنگی لەم خانووە من لەدایک بووم. باوکی خۆم بە چاکی نەدیوە، بەزەیی لە بەزەیی باوک بێبەش بووم. خوێندنی ئاینیم لە حوجرەکانە لای مەلای ئاینی خوێندن و تەواو کردو، دوای چوومەتە خوێندنگەی فەرمی سەرەتایی و ناوەندیم لە سلێمانی تەواو کردووە و خانەی مامۆستایانم لە بەغا تەواو کردووە و ساڵێکی خوێندن مامۆستا بووم لە قوتابخانەی فەیسەڵیە لە شاری سلێمانی. دەستم پێوتون دکتۆر عیزەدین ماوە، ئەوانەی کە ماوەن دکتۆر عیزەدین یعنی بەڕاستی شانازی پێوە کەم، شەماڵ ساحیب بوو شانازیم پێوە کردن و ئەحمەد زرنگ بوو شانازیم پێوە کردن، ئەوانە هەموویان. چوومە قوتابخانەی فەیسەڵیە، بەڕێوەبەری قوتابخانە ئەو ساڵی من چووم مامۆستا فواد ڕەشید بەکر بوو. لە پۆلی 5 و 6م لەوێ خوێن. لە پۆلی 6 مامۆستایەک هات وتیان کەریم زەندە، ئەم سێ مادەی پێوتین، مێژوو جوغرافیە مەدەنیە. دەرسەکەیمان زۆر بەدڵ بوو، لە ڕاستیە دەرسەکەیمان بەدڵ بوو. کۆمەڵێ شتی لەو دەرسی مەدەنیە بۆ لێکگاینەوە بۆ مناڵی ئەو وەختە هەمووی تازە بوو، مادەکانیش تازە بوون کە من تۆزە گەورە بووم و ینی لە شتە گەیشتم، تێگەیشتم کە کتێبێکی هاوڕێفەت هەیە. هاوڕێفەت دەزانی کە سکرتێری حیزبی شووی ئەعدامیان کرد، کتێبێکی هەیە مستەلزەمات کیفاحینە الوەطەنی، یعنی لەو دەرسی مەدەنیە ئەمەی بە ساکاری تێگەیانی. ئەمەش ئەنجیلەکانە، ئەنجیلەکانە پەیمانی نوێ، ئەنجیلەکانە ئەمانی ئەنجیلەکانە، ئەمە پەیمانی نوێ، ئەنجیل مزگێنی پەیمانی نوێ، ئەنجیل مزگێنی پەیمانی نوێ، ئەوتە لەگەڵ قەشە یوسەف پەری بەرچبە یعنی وەرگێڕانی لە فەڕەنسیەوە قەشە یوسەف پەری و کەریم زەند 1972 30 ساڵ لەمەوە پێش. مامۆستایەکمان هەبوو لە خانەی مامۆستایان، ئەو مامۆستایە باسی یەزیدی کرد، وتی کێ ئەتوانێ هێندێک زانیاریم بۆ یعنی ساغ بکاتەوە دەربارەی یەزیدیەکان. منیش دەستم هەڵبڕی، وتم ماوەی 15 ڕۆژ منیش گەڕام بە دوای سەرچاوە و ئەماناوە هاوڕێی یەزیدیمان هەبوو لەوێ، نووسیم و نووسینی عەرەبیێکی باش و منیش خەتیم ناخۆش نییە، خەتم خۆشە، خستمە لە فایلێکا و یامێ و یامە دەستی و دوای 15 ڕۆژ تەماشای کرد و دوایی بە هێواشی خۆنیەوە و دوایی دەنگی هەڵبڕی. گێڕای بە هەموو پۆلەکان ئاوتی من قوتابیێکی کورد ئەمەی نووسیوە، تر لەوە من دەستم پێکرد بە نووسین. من لە 6م تەواو کرد، 6ی سەرەتایی چوینە ناوەندی، وتیان ئەو وەختە ئەفەنیە وترا بە مامۆستا کەریمە فەنی، تیان کەریمە فەنی چووە بۆ کۆمەڵە، چووە بۆ کۆمەڵە یعنی چی؟ کۆمەڵە
جمهوریەتی کوردستان لە مەهاباد چوو بۆ مەهاباد. پەیوەندیم کرد بە شۆڕشی کورد لە مەهابادەوە و نزیک بوومەوە لە پێشەوە وای لێ هات یعنی خۆی کردمی بە جێی بتمانەی خۆی لە شاری بۆکان. دەبیر بووم لە پێشا کە چۆم لەوێ مامۆستا دایان مەزرانم لە مامۆستای ناوەندی چەند ڕۆژێک ڕۆژێک وانەم ئەوتەوە راپۆرتیان دەیان وتیان ئەمە کۆمونیستە. دوای ئەوە لایەن بردم هێنانیانە مامۆستای سەرەتایی چونکە لە زمانی شاوە فێری راپۆرت نووسین بوون. راپۆرتیان دیام کە ئەمە زاراوەی ئێمە زاراوەی موکریانی بەکار ناهێنێ و زمانەکەمان تێگا. ئەم راپۆرتانە هەمووی نازانم لە ڕێگەی عەلی خۆسرەوی بێ ئیتر چۆنە بێ هەستی پێکە پێشەوە ڕۆژێک بە تایبەتی هاتە ئەو پۆلەی کە من وانەی تیاڵێم بووە. پۆلە پیاوتەوە کە ئەرز خڕە و ئەسوڕێتەوە بە هۆی ڕۆشنکردنەوە وانەیەکی باش وتەوە ڕاوەستا هەتا تەواو بوو هەتاکو زەنگی لیا و وانەکە تەواو بوو هاتە بەردەمی دەفتەر لای مامۆستاکان ڕووی تێکردن وتی من لە تارانی ڕام معەلمی وام نەدیوە. گەڕایەوە سەعید هومایی خوشکەزای بوو ینی نیگابانی بوو پاسەبانی بوو لەگەڵیا بوو چی پێشەوەیە بتبینێ بەڵێ ئەم فەرمانی هەیە. منی چوومە خزمەت پێشەوە من تەمەنی 21 ساڵ پێشەوە لەبەر من هەستا نزیکی کردمەوە لە خۆی وتی وەرە نزیکمەوە وتی کاری فەرهەنگ چۆنە بینی وتم خاوەنی ماڵ باشترە بە ئاگاترە وتی چی بکەین وتم چی فەرمووی وتی وا دەستورم دایتێ شوێکەی منیژتر ئەم کڵاوەی کە لەسەر مایە دیاری ئەوە شێخ عەبدوڵڵای نەهری بە کوڕەکەیە سێ عەبدولقادری ناو بوو کە لای ئێمای خۆم قوتابی بوو خوێندکار بوو. ڕۆژێ پێیوتم تی بابم ئەم کلێتەی بۆ پێشەوە پێشکەش کردووە حەز دەکەم چی لە دەستفرۆشی ئەوریشما بوو. چووینە خزمەت پێشەوە لەبەر من هەستا و من خۆی نزیک کردمەوە و هەڵی گرتە سەر بەرزی کردەوە ماچی کردەوە وتی منیش پێشکەشی ئاغای زەندی یەکەم ئەم کڵاوەی سرم دیاری پێشەوەیە. ئەمە هەژار مکریانی تایە قالە برسی و یەسان فواد و ئەوانەیە هەژار مکریانی دکتۆر یەسان فوادە قال برسیە دکتۆر مارب خەزنەدارە یادی 20 ساڵەی پیرەمێرد سینەمای ڕەشید لە سلێمانی ئەوە پێشەوای مەزنە و لەگەڵ جۆن مێجەر جەنەڕاڵ بەرزانیە. ئەوە عەلی عارفاغایە و مەسەفا نەریمانە و ئەوەش وێنەی منە لەگەڵیانە. دوای کەوتنی کۆماری مەهاباد هەموو بە جەنگی پارتیزانی بەرەو رووسیا چوون. من بارزانی نەمر نامە یامێ بۆ شەغلەتی بۆ کاکە زیاد و بۆ پارتی کۆمونیستی عێراقی و منی ناردەوە هاتمەوە. ئەوانەی کەوە معتەریف بوون ئێعترافیان کردبوو درکان نەبوویان ڕووخا بۆ حیزبی شیوعی پارتی کۆمونیستی عێراقی ڕووخا بوو. ڕاستیان دەمەنوت منیان گر من 2 ساڵ لە بەندیخانە بووم 2 ساڵ لە بەندیخانە بووم. دوایی هاتمە دەرەوە دووبارە گەڕاومەتەوە چوومەتەوە و وەڵامەکانم بردوتەوە بۆ رووسیا بۆ سەرۆک بەرزانی نمر. دوای 58 ساڵی 1958 کودەتای عەبدولکەریم قاسم لە عێراقا ئێمە گەڕاینەوە بە تەواوی و من هاتوومەتەوە سەر کاری مامۆستایەتی. چەندیکە دامەزرا مامۆستایانی کوردستان ئەوانە دامەزرا منیشی تر
پەیوەنییان بە منەوە کردو منیش پەیوەنیم پێوە کردنەوە بووم بە سەرۆکی گوێگر من دەنگم زۆرتر بوو لە سامی حسێن ناظم یعنی وازم هێنا چون بۆ دەورەی زمانی کوردی بۆ خانەقین چون بۆ دەورەی زمانی کوردی بۆ عەمادیە ئەمانە ئەم خزمەتانەم هەموو یعنی بەجێ هێناوە. مامۆستا کەریم من لە زۆرەوە دەمناسی بەڵام زیاتر لە ساڵی 60 لەگەڵ مامۆستا کەریمە یەکترمان ناسی لە کۆنگرەی مامۆستانی دوێمی مامۆستانی کورد لە شەقڵاوە لەوێ یەکترمان بینی لە لەژنەکانە بە یەکەوە بووین. مامۆستا کەریم پیاوێکی هێمنی لەسەر خۆیە و هەمیشە لە خوازیاری لایانی چاکە بووە. لەوێ مامۆستا کەریم یەکێکە لەوانەیە کە هەمیشە هەوڵی داوە ریزی ناو میلەت تێک نەچێ میلەت یەک بێ یەکتر بگرن هەتا ئەو ئێوارەیە کە بۆ شعر خوێندنەوە تەرخان کرا مامۆستا کەریم لەوێ بوو گۆران ئەو شعرەی خوێندەوە بە هەنگاوی گورج و درێژ ئەبڕینی ئەرگای هەوراز و لێژ بۆ کۆنگرە شعرێکی بۆ کۆنگرە گوتووە مامۆستا کەریم هەستا و هەردوو دەستی ئاوا لێ کرد بۆ نیشانەی یەکگرتن گوتی ئەمڕۆ هەلێک ڕەخساوە بۆ میلەتی کورد پێویستە میلەتی کورد هەمووی یەک دەستە و هەمووی یەک بێ چونکە ئەو لەو سەردەما نەو عەملبلانەیە کە بۆ لەبەرنی پارتی و لەبنی حیزبی شیوعیدا. بەڵام لە ساڵی 60 ئەم بلانەیە کەمێک کاڵبوو بوو وەکو پێشووتر نەبوو. من 6 مناڵم هەیە خێزانم بەڕێکەوت هێناوە نەک بە خۆشەویستی و حەز لێکردن و کاغەز نووسین بۆ یەکتری و کە چوومە ماڵی حەزی شاڵی 2 ساڵ بوو نەمدی بوون گوێزرا بووە بۆ هەڵەبجە منیش چووم بەخوا سەرێکیان لێم ئەم ئامینە غەفور شەریفە لەوێ بوو کە پێ تەماشام کرد بەڕاستی دڵم پیا چوو و ئیتر داوام کرد و یێنمێ نسیب و قسمەت بە میوانی هاتمە ئێرە ماڵی پورم کوڕە پورەکەشم زۆر پیاوی چاک بوو وەسیمان بوو هاتین زوو کە هاتین ئەمیش مامۆستای مناڵەکانی بوو مامۆستای مناڵەکانی کوڕی پورەکەی من بوو بە سوتفە هات چاوی بە من کەوت و ئیتر خوا نسیبی کرد بووم بە هاوسەری ئەو پیاوە زەرەرم نەکردووە بەڵام زەحمەتی زۆرم لەگەڵ کێشاوە ئاوی تاڵ و سوێرم زۆر لەگەڵ خواردۆتەوە چەند ساڵ نەفی بووم لەم لاو لەولا بووم بەس کوڕێکم بوو لە مەعبێنی مناڵەکانمە کوڕەکەم خوا بردیەوە ئەمانە خۆش بن و ئێوە خۆش بن ئەم لە مەکتەب بوو ئەوسا تەلەفۆنمان بۆ کرد کوتمان وەرە کوڕەکە مردووە کوتی داینێن لە ماڵەوە هەتا دەوامی مناڵەکان تەواو نەبێ سەریان لێ ناشێوێنە من نایەمەوە ئەوە زۆر کاریگەر بوو لەسرم. دوایی هاتووینەتەوە ماڵی خۆمان بارەگای ئافرەتانی کوردستان بۆ 7 ساڵی ڕێک 6 ساڵ حیزبی دیموکراتی کوردستانی تیا بووە بە خۆڕایی 7 ساڵ بارەگای ئافرەتانی کوردستان بووە خۆم سەرپەرشتیم کردووە خەباتمان کردووە شتمان کۆ کردوتەوە یارمەتی پێشمەرگەمان ناوە هەرچی زەحمەت و کوێرەوەری بێکێشاومانە. ئەمە لە نووسینەکانی خۆم کە جۆگرافیای کوردستانە بەڕاستی شاکاری ئیشەکانی من جۆگرافیای کوردستانە سەرژمێرەی 1957 تایە کە UN بەدوایە ئەگەڕێت ئەمە جۆگرافیای کوردستانە ئەنجا ئەنجیلەکانیش کە باسم کرد کە یعنی بەڕاستی شاکاری ئیشەکانم ئەوانەیە جۆگرافیا بە 13 ساڵ ماوەی 13 ساڵ نووسیمە هەر ماوەی لە شوێنێک ماومەتەوە جاری وایە لە شنۆ نزیکەی مانگێک ماومەتەوە ناوچەکان هەمووی سیا ماومەتەوە بە 13 ساڵ دەربەدەر بۆم
وتم با شتێ بۆ ئەم میلەتە ساخکەمەوە سنووری ئەسنی یعنی سنوور حدود سنووری ئەسنیم بۆ میلەتی کورد بۆ مناڵی کورد ساخ کردوتەوە. باسی خۆی کاکا ئەیگەڕێتەوە هەتا جاری و بار هەیە ئەنووسێ گەڕیدە کەریمزەند گەڕاوە کورسانی تورکیای دیوە زۆری دیوە ئەمانەی گێڕاوەتەوە دیارە ئەوە نرخێکی هەیە نرخێکی هەیە چکە چۆ شوێنێک تۆ خۆت دیبێتە جایە لەوەی بۆ باس بکەن بۆ چوونی ئەوە بینی یاهی ئەو وەختە بینی کە ئەو دیوێتی شوێنەکە ڕەنگە ساوا نەبێ ئەلە بەرەو نرخی خۆی هەیە. ئەو منم لە 52 لە بووبان لە ناو شاخان گیرەوە ئەوە شەڕۆپیتێکەیە ئەوە کۆماری مەهابادا ئەوە من وێنەی منی تایە ئەوە کاک مەسعودە مەدالیاکە بە یەخەمەوە. من گەڕاوم چوومەتە دەرەوە چوومەتە دەرەوە بۆ ئەوروپا گەڕاوم زۆر جێگا گەڕاوم چوومەتە میسر هەمووی بە مەبەستی ئەوەی کە بە دوای مێژووی کووردا چوومەتە تەل ئەمارنا لە خوار قاهیرەوەیە 500 کیلۆمەتر لە خوار قاهیرەوەیە هەمووی بۆ کە کاری کاڵزۆ کوڕی کاڵزۆ ئەو نامانەی ئەو کە لە قوڕی سوورەوکرا و نێراوە ئەوانە کە هەمووی یعنی من ئەوانە بەدوایە گەڕاوم بە دوای مێژووی کووردا گەڕاوم ئەوانە هەموو دوای سوودم لێ وەرگرتەوە بۆ نووسینی کتێبەکانم کە لە 15 کتێبم چاپ کراوە هەمووی بە گیرپانە شەڕەکەی خۆم. مامەسا کەریم جگەلەوە هەوڵی زۆریەتدا بۆ ئەوەی خەڵک فێری خوێندەواری بێ فێری خوێندن بێ چونکە بەڕاستی میلەتی نەزان و نەخوێندەوار ڕەنگە تووشی چەندان جێرە ناخۆشی بێ بەڵام میلەتێک کە خوێندەوار بێ زیاتر پێشکەوتوترە. مامەستا کەریم هەوڵێدا وەکو هەموو وەکو لە شاعرەکانیش زۆر جار باسییان کردووە براگەل بخوێنن تەوانا دەبن خەبەرداری ئەحواڵی دنیا دەبن وەکو دڵزار دەڵێ لە پێش لەشکری جەور زوڵم و زیان بە وێنەی کەژوچیە و دەریا دەبن. ئەمە بیر و باوەڕی مامەستا کەریمە دەربارەی ژیان دەربارەی کوردایەتی دەربارەی خوێندەواری و لەبارەی هەموو جومەکانی ژیانە. ماوەیەکی زۆر ئەندامی ئەنجومەنی شارەوانی بووم بەڕاستی خزمەتی بێ بەرامبەر 2 جار پارچە ئەرزیان نامێت 200 متر 300 متر من وەرم نەگەروتم بیەن بەوانەی کەنیانە من زەویم هەیە هەموو کوردستان مڵکی منە 65 تا 1970 یعنی نزیکەی 10 ساڵ زیاتر من ئەندامی شارەوانی بووم. ئەم خانووە ئەماوێ هەر بمێنێتەوە وەسیەتیشم بۆ مناڵەکان مەقەد نەیفرۆشن بیکەن بە کەلەپورێکی گەورە ئەمە هەرچی پیاوی گەورە شەیە هاتۆتە ئەم ماڵەوە لە مەلا مستەفاوە هەتا خوارەوە هەمووی هاتۆتە ئەو ماڵە ئاغاکانی پشدەر هەموو هاتوون حیزبی دیموکرات هاتوون پیاوی گەورە هاتوون شاعیر و نووسەر هاتوون مامۆستا هێمن مکوریانی 2 مانگ 3 مانگ لەم ژوورە نووسووە ئەمە جێگاکەی خۆی بووە هەژار هاتووە قاسملوو هاتووە مەلا ڕەسوڵی پێشنماس هاتووە ئەمانەش حیزبی دیموکرات بوون هەموو لێرە ئەم ژوورانەی خوارەوە بارەگای ئەوان بۆ 6 ساڵ 7 ساڵ. وەڵی ئەوەی کە هەمووی ڕووداوانەی کە ڕوویداوە لە ژیانما من هەمووی بۆ ئەوش کە هاتێتە دێم لە بەندیخانەوە یا دەست بەسەر بوو بم یا لە شوێنی خۆم دوور خراببوومەوە هەمووی لەبەر ئەوە بووە کە من یعنی ویستومە خزمەتێکی ئەمی دەتە بکەم و ئێستش هەر بە تەمام بە ئاواتەوەم ئەو ئامانجەم بێتە دی و ببینم ئاڵای کوردستان لە هەموو شابەرزەکانی کوردستانە هەڵبدرێت.